لە تەمەنی 10 ساڵانیدا کیوتا کوماجای بووە بە پاڵەوانی جیهان لە زۆرانبازی سومودا. کێشی 85 کیلۆگرامە، خواردن دەخوات تا ئەتوانێ کار ڕۆژانە دەکاتە 4000 کالۆری. زۆرانبازی لە منداڵانی 5 بۆ 6 ساڵ لە خۆشی گەورەترە باتەوە. خۆشە لە خەڵکی گەورەتر لە خۆت بدەیت. کۆماجای 6 ڕۆژ لە هەفتەدا لە پەرزگایکی خۆجەیی ڕاهێنا نەکات. قورسایی بەرز دەکاتەوە و کاریش لەسەر جوڵەی لەشیەکات. زۆر جاران تەنگە نەفەس و خوێن لە جەستەی دێ و دەشگری تاسوکای باوکی منداڵەکەی لە یەکەم پاڵەوانی بەشداری پێکردووە کە هێشتا ئەو لە باخچەی ساوایان بووە. من هیچم فێر نەکردووە. خۆڕسکانە دەیتوانی شتی جیاواز بکات و توانای لە زۆرانبازی سۆمۆدا هەبووە. پاڵەوانێتیەکەشی بردەوە. لەو بڕوایەدام کەسێکی تایبەتە. دکتۆر دانیال گۆڵد بەڕێوەبەری پەیمانگایە بۆ وەرزشی گەنجانە لە زانکۆی ویلایەتی میشیگان. دەڵێت دایک و باوکان فشار دەکەن تا منداڵەکانیان بچنە وەرزشەوە. پێویستە بیری زیاتر لە بەدەستهێنانی سەرکەوتنی خێرا نەکەنەوە. پێویستە لەگەڵ شتەکانی منداڵەکەت بە سۆز بیت، بزانیت پەرەپێدانی معریفیان لەکوێدایە، یان سۆزداری و گەشەی کۆمەڵایەتیانیان نەشوماری جەستەییان لەکوێدایە. ئەگەر تۆ یاریان پێدەکەیت لە تەمەنێکی دیاریکراودا بینێرە شوێنێکی مەشق پێکردن دوور لە ماڵەوە تاوەکو ئەو شتانەی پێکەوە نەشونما بکەن. تایسینکۆ ماڵەکەی گواستۆتەوە بۆ ئەو بەشەی شاری تۆکیۆ کە ناودارن بە بەرهەمهێنانی زۆرانبازی سومۆ. ئێستا کیوتا لەگەڵ زۆرانبازی پێشینەی سۆمۆی پرۆفێشنەڵدا شێنچی تایرا مەشقەکات. توانایەکی زۆر باشی هەیە، خۆشی هەوڵی زۆر دەدات. باوکو دایکیشی زۆر بەپەرۆشن. لەو بڕوایەدام ئەوە هۆکاری بردنەوەی پاڵەوانێتەکەیە. داهاتووی سەرنجڕاکێشە. دەکرێت کرێی مەشق پێکردن گران بێت، بەڵام تایسۆکی مەرج لەسەر کوڕەکەی دەکات نەوەکو قمار. دەژلێت پێویستی بە زیادبوونی کێش هەیە. 20 کیلۆی تر لە ماوەی ئەم 2 ساڵەدا دەبێت زیاد بکات تا ئەو کاتەش دەگاتە خوێندنی خۆناغی ئامادەی. بە هیوان بچێتە سەربازگەی مەشقی سۆمۆی ئازبەرز و میوانداری بکەن. شارەزایانی وەکو دکتۆر گۆڵدن لە ویلایەتی مەشیگان پێی وایە پێویستە هەر بڕیارێک لەلایەن خۆیەوە وەرزش وانە گەنجەکەەوە بدرێت.